من گەیشتومەتە قەناعەتێک کە بەجددی بەرامبەرەکەت یاخود دوژمنەکەت یاخود پلانگیڕەکەی بەرامبەرت دەتوانێت لێت بدات، عایلت دەست بەسەر بکە، بتگرێت، ئیفادەت بگۆڕێت، حکمت بدات بە چەندین ساڵ، بەڵام یەک شت هەیە ناتوانێت بکات و دەستەمۆیە بەرامبەر ئەم شتە، ئەویش ئەوەیە کە لەناو ناخی ئێمە، لەناو ناخی هەر مرۆڤێکی زیندوی و بەزات ئێمە هێزێک هەیە، ئەم هێزە زۆر گەورەیە، بە هیچ شتێک داگیر ناکرێت. بەو شتانەی کەوتم بە هەموو ئامێرێکی فشار بێن ناتوانن ئەو هێزەی ناو نەخمانە داگیرکەن. ئەوە لەوانەی ژیان فێر بووم، بزات لەو ئەشکەنجە و لەو تەعزیبێکێکی شاومانە فێر بووم لەوەی بەڕاستی بەرامبەرەکەمان نەیتوانێ سەر بکەوێ لەبەر ئەم هۆکارە. ئەم هێزێکی زۆر بەقووەتە، لە قامچی دەستەکانیان بەقووەترە، لە چاوسۆرکردنەوەیان بەقووەترە، لە مداهمەکانیان بەقووەترە، لە ئەجندا و هەرچیان زۆر بەقووەترە. هێزی قەناعەتە، هێزی بڕوا بەخۆبوونە، هێزی بەرخۆدانە، هێزی ئاشتەواییە. ئەگەر ئەوان توانی لەو کاتەدا کە ئێمە قەناعەتمان پێبێنن بەو ئارگومنتانەی کە هەیەە ئەو کات ئەوان زاڵن احتراف دەکەن. بەڵام ئەگەر چی ئێسایمە لە زینداندان لە بەندی خانەدان هەر ناوێکی لێ بدەیت، بەڵام نەیان توانیە قەناعەت بۆ ئێمە دروستکەن کە ئەوان ڕاستن، نەیان توانیوە یعنی دەستەمووی ئێمە بکەن، بەڵام توانیوانە ئەزیەتمان بدەن، توانیوان چەند کیلۆ گۆشتێک لە لەشی ئێمە بکەنەوە، توانیوانە ئایلێ ئێمە گۆشار بخەنە سەر دەور و بەرمان، تەلێفۆنمان لێ ڕاگرن، یعنی خواردنمان نەخۆشکەن، جێگای خەوتنمان ناخۆشکەن، بەڵام دڵنیابن ئەوان دۆڕاون لەبەر ئەو هێزەی لە ناو ناخماندا لە گەشانەوەدایە، لە زیندووبوونەوەدایە، و ئەو هێزە پێمان وایە جۆرە ڕۆناکیەکە، جۆرە ئومێدێکە بە ئێمە دەبەخشێ و جۆرە زۆرفێکیش بە بەرامبەر دەدا. یعنی ئەوەی لە کوردستان دەبینین هەموو شتێک نمایشە. من پێم سەیرە کە ئەو خاوەن ئەم دەستگا و کابینەوانە کە لە کاتێکدا دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن باسی تێرمی ئایدۆلۆژی دەکەن، باسی تێرمی زانستی و ئەکادمی دەکەن، باسی کۆنفرانسی پەروەردەیی دەکەن، بکەنینم پێدێ بەڕاست، چونکە ناخی ئەوان دەزانم چۆنە لە مامەڵەکردن لەگەڵ ئێمە دیار دەکەوت کەوان چەند دڕندەش دایمەن ترسنۆکە دڕندە پێم وە دایمەن یعنی ئینسانی دۆڕاوە، پێم وانی ئەوانەی کە لە زینداندا ئەوان دۆڕاون، پێم وایە ئەوەی کە لێرە چ بڕیار دەدا، ئیرادە بڕیار دەدا و هێزی ناوەکی بڕیار دەدا کە تو لە کوێنی. من نازانم مستەقبەلی ئێمە چی لێدێ، بەڵام ئەوەندە دەزانم کە ئێمە سەرکەوتوین. سومعەتی ئێمە لە دەرەوە پێم وایە جۆرە تۆڵەیەک بوو، جۆرە وەڵامێک بوو بۆ ئەو هەموو ناحەقەی بەرامبەر ئێمە کرا. وەسەلام.